بە یەکەواڵ نەکردنی کورد خوبی خێڵ و عەشرەت و شاخ و داخۆوانە هۆکارێک بۆ بۆی کە ئێمە بەیەکەوە نەبین سیرکەن ڕەسوولی حەمزاتۆف لە داخستانە قسەیەکی زۆر جوانەی جێڕێتەوە ڕەسوولی حەمزاتۆف بەڵێ کە مەلایکەی زمانی دابەش کرد گەیشتە رووسیا زمانی ڕووسی دانا گەیشتە باڵین ئەڵمانیا زمانی ئەڵمانی گەیشتە فەڕەنسا زمانی فەڕەنسی ئەڵێ کە هاتە بان داغستانی من سەیری کردە چوار ماڵ و لە شوێنێکای سەیری ناو تورەکەکەیشی کرد کە زمانی تیا بوو پڕی لە وردە زمانە تورەکەی شۆڕ کردەوە و دایگرت بۆیە ئێمە بۆی هەر وشەیەک کۆمەڵێ معنامەنێ ئەمە لێکدانەوە ئیجابیەکەی زمانە لێکدانەوە سلبیەکەی ئەوەیە کە ئێمە ئەمە یەکێکە لە بربەستەکانی بەردەممان ئەگەرەوەی ڕەسوولی حەمزاتۆف بۆ خۆمان بێنین بیجێڕینەوە جیاوازی زمانمان جیاوازی کەڵچەرمان سەرڕای کوردبوونمان جیاوازی خێڵ و دابوونەری توانەمان وای کردو بەردەوام لە بەردەم ڕەشابین ئەمە پێکەوە نەبوونە چونکە ئێمە هێشتا لە ناو یاسایانین کە لە ناو یاسایان نەبین لە ناو مێژووانین کە لە ناو مێژووان نەبین لە بەردەمە ڕەشەیە ئەمە واقعەکەیە یعنی ئێمە لە دەرەوەی تاریخین بۆیە لە بەردەمە ڕەشەیە لە دەرەوەی تاریخەکەش نەبوونی یاسایە لای ئێمە نەبوونی پێکەوەبوون نەبوونیش هەستی کوردبوونە هەستی ئینسانی بوونە هەستی کوردبوون هیچی کەمتر نییە لە هەستی ئینسانی بوون تورکیە کە شانازی بە تورکی بوونی خۆیواکە ئەمە هەستی ئینسانی بوونیەتی نەعیب و نەعاد بەڵام نەبێتە ناسیۆنالیزمێکی تونڕە و نەبێتە ناسیۆنالیزمێکی کوێربین بڵین نەتەوەگەرێکی ئاخلاقی بێ نەتەوەگەرێکی ئاکاری بێ عەرەبێکیش وایە ئەڵمانیەکیش وایە بەڵام کە ئەڵمانیەکە بێتە نازی کە ئیتالیەکە بێتە ڕاسیزم ئەمە دەرەچێت لە نەتەوەگەری ئەخلاقی ئەمە شتێترە بۆیە ئێمە دەبێت شعوری ئینسانی بوون و کوردبوونمان بە یەکەوە گرێ بدەین نیمانە ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە بەردەوام لە بەردەمە ڕەشایین یەکێتر لە هۆکارە زۆر سەرەکیەکان نەبوونی بەرنامەی خۆخاوەنیە ئێمە قەت خۆمان بە خاوەنی خۆمان نازانین گرفتێکی زۆر گەورەیە بەردەوام وا هەست دەکەین بە شوناسی تورکی بە شوناسی عەرەبی بە شوناسی فارسی یعنی شوناسی عێراقی ئێرانی تورکی تورکیایی بەم شوناسانە ئێمە هەین یعنی هەست ناکەین خۆمان خاوەن شناسی هەست ناکەین خۆمان دەبێت نازنامەمان هەبێت دەبێت هەوێمان هەبێت دەبێت لەسەر ئەو میری دەکرێت خاوە ئەوێتە بیکلام هەر یەک دانەدانە لێشی کردەوە بۆ برادران قیناوە لە دەرەوەی ئەمەیە کە ئێمە شوناسمان نییە کەواتە ئێمە خۆخاوەندی چۆن پێکەوە نەبوونمان یەک نەبوونمان یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە بەردەوام لە بردن ڕەشەن نەبوونی شناسی ڕاستەقینەی خۆشمان نەبوونی ئەو هەستکردن بە خۆخاوەنیەش ئەوە یەکێکە لە گرفتەکان گرفتی سێیەم بەستنە بەوانی تر لە شەڕ و شۆڵە سەرکە کوردی کوردستانی باکوور کوردی کوردستانی ڕۆژاوا کوردی کوردستانی ڕۆژەڵات کوردی کوردستانی باشوور زۆر جار لە مێژووە بە درێژایی مێژووی ململانەی بینی سەفەویەکان و عوسمانیەکان پێشتریش و بە درێژایی مێژووی ئەوەی پێڵەن دوای مۆدێرنێتەوە دوای هەڵوەشانەوەی دەوڵەتە نەخۆشەکەی عوسمانی و دروستبوونی دەوڵەتی ئەتاتورک کەمال تورکیای ئەتاتورکی و ئەوانە دوای سەرەڵدانی نەتەوە بەو مانە ناسیۆنالیزمێکە خاوەندارەتی لە خەڵکی تێکە لەو ڕۆژەوە ئێمە لە شەڕ و شۆڵە کە بمانەوێت لە پارتیەکە داوای بوونی خۆمان بکەین پشت بەوانی ترە بەستین تۆ چمان چ ناڕۆژیشەکە ئەمە گرفتێک گەورەیە تۆ بۆەوەی کە لە وڵاتی تووکە عێراقا دوژمنەکەت بۆردەی بە دوژمنەکەت بڵێ بەسە ئەمە شوێنی تۆ نییە خۆ تۆ کوردی کوردستانی گەورە تا ئێستا یەک جێگداگیر نەکردو لە وڵاتانی تر 100 ساڵیشە 200 ساڵیش 500 ساڵیشە کوردی کوردستانی گەورە دیەکی داگیر نەکردو تەنان لە گەرمەی شەڕی بینی ڕووسەکان و تورکەکانەکە لە ناوجەرگەی وان و لە ناوجەرگەی کوردستانی باکوورا بوو یەک کوردەکان یەک دییان داگیر نەکرد کە ئەرمەنەکان لیان قەومە جاشی حەمیدی جاشی تورک بوون بەکاریانێنە چۆن جاشی ئێمە لە هەشتاوەشت و پێشهشتاوەشتا حکومەتی عێراقی بەکارهێنا بۆ کوشتنی خۆمان ئاوا جاشی حەمیدی جاش بوون بەکارهێنران مەناسێتە خانەی کوردەوە ئێمە کە ئەنفالکراوین جاشیش بەشێ بۆ لە پرۆسەی ئەنفالکردنی ئێمە بەڵام جاشەکان بەقەت ئەوەی مەمەکری بەکتێریا بوونە کێگرتە بوونە بەقەت ئەوەی کە ڕاستە دەبێت ئێمە دادگاییان بکەین دەبێت سزایان بدەین دەبێت سڵاویشیان نەدەکەین دەبێت مەرحەباشیان نەکەین چونکە دەبێت شعور بکەن کە ئەمانە جاش بوونە ئێستاش دەبێت بۆ جاشەمەمان بکەین بۆ بە باوەڕی من
ئەم پشت نەبەستن بە خۆمانە جاشێتی دروست کردووە لۆمپەنی دروست کردووە خایری دروست کردووە خۆفرۆشی دروست کردووە واشی کردووە کە شۆڕشەکانیشمان ئەوەی ناومان ناوە شۆڕش هەڵبەت من لەسەر شۆڕشوانیش قسەی ترمەیە نامێتم وردەکاری زۆر قساکە ئەگەر لەسەر شۆڕش قسە بکە من پێم وایە ئێمە هەرامانە بۆ شۆڕشمان نەبوو برایم خانی دەلۆ کە لە کفری شۆڕش بەناو شۆڕشی کردووە ئەدیبەکان و ڕۆشنبیرەکان پێڵێن شۆڕش خەڵکە ئاوامەکە پێڵێ هەراکەی برایم خانی دەلۆ سمکۆی شکاک هەرای کردووە شێخ محمود هەناوی ناوە بۆ شۆڕشی نەکردووە شۆڕشی ئەیلول شۆڕش نەبووە شۆڕشمان نییە بە معنای کەلیمە شۆڕشی نوێمان نییە ئەمانەمان نییە کە ناوێنەی ئەمە قسەی تر هەڵەگرێ ئەمە دەبێت زمان قسەی لەسەر بکەین ئێمە لەکوێی مێژ تۆ کە شۆڕش یا حرەکەیەک یا بستنێکی سیاسی یا بستنێکی خۆگۆڕ خەڵک گۆڕ نەتوانێت ئێمە لە قۆناغی کوکاتە بە قۆناغی شۆڕش نییە شۆڕشی فەڕەنسی شۆڕشە پیاوەکانی شۆڕش زۆر جیاوازن لەوەی ئێمە تایە بووینە بۆیە من ناتمەوە وردەکاریەشەوە ئەوەش بەدیێڵم کەواتە ئەم سێ خاڵە زۆر گرنگە کە ئێمە بەردەوام لە بردەوام ڕەشایین سێ خاڵە ذاتیەکە سێ خاڵە خۆیەکە سێ خاڵە خودیەکە ئەو سێ خاڵە خودیە زۆر گرنگە پێکەوە نەبوونمان نەبوونی بەرنامەی خۆ هەز نەکردن بە خۆخاوەنی نەبوونی شعوری کوردبوون و شانازیکردن بە کوردبوونەوە شانازیکردن بە ئینسانی بوونەوە سێمین شت پشت بەستن بە دوژنەکانمان لە کاتی داکۆکی لە خۆشمانە منطق نییە لۆژیک قبولی ناکە تۆ داکۆکی لە خۆتەکەی پشتەکەی پشت بە دوژنەکە بەستی بۆ لێدانی براکەی ترێت ئەمە لۆژیک قبولی ناکە یعنی ئێمە لە دەرەوەی لۆژیکی شەن ڕاستی ئێمە ئازانێزانین یەکشتان پێ بڵێم ئەوەی لە کۆبانی ڕوویدا موعجیزە بوو سێرێکی گەورە بوو ها ئەوەی لە کۆبانی ڕوویدا بە درێژای مێژوو بێرەوە ئەسڵەن ڕۆژنامە نووس و نووسەرە ئەوروپیەکان زۆر سەیرن من کتێبێکم لەوەدەستایە مردن ئارای کۆبانیە و کتێبی تریش زۆرە لەو بارەوە سەرسامن بەو بەرخۆدانە بەو بەگژاتوونەوەیە بەڵام ئەمە ئازایەتیە کەی نرخی هەیە کاتێ نرخیەیە کە ئێمە ستەمکاری بخەینە پشتی خۆمانەوە کاتێ نرخیەیە کە کۆبانی دارێت وێران نەبێتەوە کاتێ نرخیەیە کە ئەتفال دروست نەبێتەوە کاتێ نرخیەیە ئازایەتی کاتێ نرخیەیە کە تۆ ئەو قۆناغە بەجێ بێڵی کە تۆ لە دۆخێترابی ئەگەر ئازایەتی هەرەوە بێت تەقە بکەیت و بکوژیت و ببڕیت و ناوت بچێتە بەردەم میدیای دنیا بڵێن ئایەمانە چەند ئازان ئەمە ئازایەتی نییە بەتەنیا ئازایەتی دەبێ بە جێشتنی قۆناغەکە بێت ئێمە ئەممان نەکردووە ئەممان نەکردو خۆمان ئەو سیحرە بەتاڵەکەینەوە خۆمان ئەو سیحرە بەتاڵەکەینەوە یعنی بۆ نمونە داستانی قەڵای دمدما خۆمان سیحرەکەی قەڵای دمدمان بەتاڵ کردەوە خاینی خۆمان بەتاڵی کردەوە نابێت سیحرە بەتاڵ کرێتەوە بۆچی نەتەوە کاینتر بۆ ئەرمەنەکانت نمێژووە بۆ جوولەکە چێتە مێژووەوە ئێستا پێشەوەی کە بێم سەیری کوڕەپی جامە خەتەکەمان کرد سەیری فیلمەکەی بکرد ئەچی نەمێژووەوە بنێت ئەسووتێنرێن ئەخرێنە مەحرقەوە بەڵام ئەچی نەمێژووەوە فۆرمیان هەیە ئێستا هەموو وەتەن عەرەبی کە تا 50 ساڵ لەمەوە پێش ئامادە نەبوون لەگەڵا دابنیشن هەمویان بەنیوەی ئەوەی کە 50 ساڵ لەمەوە پێش هەندا پێیان رازین و ئەچن لەگەڵا دانیشن ئێستا ئەو خاوەندارەتیدا هەموو فەلەستین و دەوروبەریەکە لەبەرەوە چونە مێژووەیە کە تۆ قۆناغە بەجێ بێڵی چونە مێژووەیە کە تۆ نەبیتە بەشێک لە خیانەت لە خۆفرۆشی لە تێکشکانی خۆت لە تێکشکانی خودی خۆت داستانی کۆبانی ئەو کاتە سیحرەکەی بەتاڵە بێتەوە کە جارێت لە عیفرینیا لە شوێنێتری ئەم کۆمەڵگەی بکەوێتە بەردەم ڕەشە ئێمە دەبێت نێڵین ئەم سیحرە بەتاڵ بێتەوە پشتی یەکتر ناگرین لە ناخۆشیە لە نەهامەتیە ئەوە هۆکارەکە بە درێژایی مێژوو ئێمە بەکارهێنراوین هەرنیەکێک ئەگەر بیرتان بهێنمەوە ڕەنگە مستەلەحێکە بێ یان دەسەواژەیەکە بێ پێشتر بەکار هاتبێ ئەمە لە خەڵکە پێشینەکان بیستمانە باو باپیرانمان کەسێک کە خۆی هەڵقورتێنێ لە بابەتێکە بێوێ شتێ بکە ئەڵێ خۆت مەکە بە کلااوسوری بەر لەشکر ئەو دەستەواژەیەتان بیستووە یا خۆت مەکە بە کەواسووری بەر لەشکر لە شتێکا خۆت هەڵمە قورتێنە مەچۆ پێشەوە دەبەنەمە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان و سەفەوی کە ئەو سەردەما ئەم وڵاتە بەدەستیەوانەوە بووە ئێستش هەروایە وەکو چۆن ئامەد و دیاربەکر و کوێ هەمووی مەنقەی کوردن بە تورکەوەیە وەکو چۆن کرماشان و سنە و کوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەدەست فارسەوەیە هەرە و سەردەمەش ئەوانە هاتوون ئەم وڵاتەیان داگیر کردووە فارسەکان کوردەکانیان هێنایە پێشەوە شەڕیان پێکردن کڵاوی سووریانەکردنە سەریان و دێوە هێرشبەرن بە هازان بەتوانان ئێستا بەم دواییە ینی دۆناڵدنە ترامپ پێشتر کە سەرۆکی ئەمریکا بوو پێش بایدن ناوی کوردەکان بە شۆڕژگێڕێکی بەتوانا و گەلێکی بە ئازا با بڵێنە ئازا وەسفەکە ئەمە درێژایی مێژووی هەیە ئێمە بەردەوام بۆ قسەی هەڵخەڵەتاوینیانی دوژمنەکانمان بەداخەوە
لە سەردەمی سەفەوی وەکو کڵاوسور بەکاری هێناوین، عوسمانیەکانیش وەکو کەواسووری بەر لەشکر بەکاری هێناوین لە خاکی کوردستانە. ئەوەی کە کڵاوسورەوە ئەوەی کە کەواسوور بووە هەمووی کورد بووە، یەکترمان کوشتووە. ئێستا ئەم سیناریۆیە دووبارە تازە بێتەوە، یعنی ئەو ئێمە ساڵی 2022 برادرانی ئەم لە سەر بە ئەولان، برادرانی ئەو لە سەر بە ئەولان. بۆیە بەداخەوە ئێمە هەتا وەکو خاوەنی خۆمان نەبین، هەتا شناسی خۆمان نەبێ، هەتا هەز بە خۆمان نەکەین، هەتا پشتی یەک نەگرین، بەردەوام بەکارهێنرێن لەلایەن وڵاتە زلێسەکانەوە و زەرمەندی یەکەم و دوجار هەموو ئەو گەنجەیە کە لێرە دانیشتووە، هەموو ئەوەیە کە لێرە ئێمە دانیشتوین. ئەبینی کۆمەڵە گەنجێ سەرم سەردەمایەک دینارێک نییە لە گیرفانیا، قوتێک نییە لە ژیانیا. هەمومان بە شێوەیەک لە شێوەکان قەرزارین، قەرزاری ئەم حکومەتین، قەرزاری دەوروبەرین. هۆکارەکە یەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پشتی یەک ناگرین، هاو هەڵوێستنیمان، قسەمان یەک نییە، تەبانیمان. بۆیە بەداخەوە من ئەڵێم هەتاوەکو خاوەنی ئەم عەقڵیەتە بین کاک لەتیف، هەتا خاوەنی ئەم بیرکردنەوەی بین هەر ژێر دەستا بین، ئەبێ بیرکردنەوەمان بگۆڕین، ئەبێ بیر و بۆچوونان بگۆڕین، ئەبێ نەهج و بەرنامە و پرۆگراممان کە لە ڕابردووە ئێمە هیچمان بەدەست نێناوە بێ بیگۆڕین. دوایی بەدیل چییە بۆ ئەمە؟ یعنی ئێسام قوارەی کە هەیە خەڵق قسەی هەیە لەسەر ئەم قوارەی کوردستان. کورد بەداخەوە عەقڵی حکومڕانیمان نییە، ناتوانین عەقڵی خۆبەڕێوەبردنمان نییە. بەردەوام وەکو کاک لەتیف ئاماژەی پێکرد، پشت بە خەڵکانی ترە بەستی. من نمونەیەکی بەسیط، یعنی کابرا هەیە شووتی فرۆشە، شووتی فرۆش لەسەر جادە، قەت شوویتە بۆ لای شووتی فرۆشێک لێت پرسی بێرە کاکی جانم شووتیە چۆنە؟ بڵێ وەڵا خراپە مەیکڕە. خراپیش بێ خۆ کابرا پیکابێکی شووتیە هێنێ، دانەیە گەشتێنێ خراپ دەرەچێت، دوانە شتێنێ خراپ دەرەچێت، سێم دانە تۆچی بۆ لای ئەڵێ ئەم شووتیە چۆن؟ ئەڵێ شووتیەکی دەرەجەیەکی چەوە زۆر باشە. بۆیە پێویستە ئەم عەقڵیەتە بگۆڕین. ئێمە لەگەر بمانەوێت پرسوڕا بە وڵاتانی دەوروبەر بکەین بۆ سربەخۆیی، بۆ خۆ دروستکردن، قەت بە تۆ ناڵێ شتێکی باشەکەی. هەموو کاتێک لەم پەرت بۆ دروست دەکەن، هەموو کاتێک کێشت بۆ دروست دەکەن و ناڵن بەرەو پێشەوە بڕۆین. بۆیە بە بڕوای من برایەتی، دۆستایەتی، ڕازگۆیی لە ناو خۆمانە برایان. ئەوە زۆر گرنگە، پشتی یەک بگرین، هاو هەڵوێز بین، هاوخەمی یەک بین، ئەوە پێشمانەخات. نەک ئەوەی کە کەسێک پێشکەوێ بەرەو پێشەوە بڕایمە بڕێن قاچی بگرین نێڵین، ئەو کەسەش کە لە ناومانە ئەیەوێ بەرەو پێشەوە بڕا پێشکەوێ. ئجا بەڕاستی نمونەی حزبەکانیش بەداخەوە، حزبەکان کە ئەمڕۆ دەسەڵاتی سیاسی وڵاتن، ئەوانیش نمونەیەکی خراپیان پێشکەش کردووە، تاوەکو ئێمە احتیمال بکەینە سەریان ئەوان ببن بە پێشەنگ. ئەبێ گەنج پێشەنگ بێ، گەنجێک کە مەسلەحەتی شەخسی بیر لە گیرفانی خۆی نەکاتەوە، ئەوە ئەبێ پێشمان بکەوێت. و من ئەم بابەتە لێرە و لێ گفتوگۆ ئەکرێ، ئەم ڕۆژانە قسەوان لەبارەوە کرد. برادرێک گوتی من بەڕاستی ئومێدم، ینی ڕێزمەیە، ئومێدم بە پیاو نەماوە شۆڕش بکا لەم وڵاتەیە. شۆڕشی سربەخۆیی ئایندەی ئەم وڵاتی ئێمە بەدەستی ژنە بێ، دڵنیاە ژنەکان پێشەکەەوە، نەبێ ژنەکان شۆڕش بکەن. چکە عەقڵیەتی کە پیاو هەیەی لەم وڵاتەیە عەقڵیەتێک نییە پێشمان بخە بتوانین ئایندەی لەسەر بنیاد بنین، دەوڵەتی لەسەر بنیاد بنین، کۆمەلگای لەسەر بنیاد بنین. بەداخەوە